ڕۆژتان باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد لە ڕۆژاوای کوردستان لە شاری قامشت و لەگەڵتانین. چەمکی نەتەوەی دموکراتیک یەکێک لە چەمکە گرنگەکانە لە تێزی ڕێزدار ئۆجەلان لە تێزی کۆنفدرالیزمی دموکراتیک. چەمکی نەتەوەی دیموکراتیک چییە؟ ئایا نەتەوەی دیموکراتیک لە ڕۆژاوای کوردستان پراکتیزە کراوە؟ بەرنامەی گەلی ئازادی ئەمجارە بۆ شرۆڤەی چەمکی نەتەوەی دیموکراتیک تەرخان دەکەین و ئێستاش بەڕێز ئەمیر ئەحمەدی لە ئەستودیۆ حازرە. چەمکی نەتەوەی دیموکراتیک چەمکێکی گرنگە لە تێزی ڕێزدار ئۆجەلاندا و بەتایبەتی لە تیۆری کۆنفدرالیزمی دیموکراتیکدا بە درێژی باسی کراوە. ئێوە لە ڕوانگەی بینینی ڕێزدار ئۆجەلانەوە چەمکی نەتەوەی دیموکراتیک چۆن پێناساکە؟ بەڵێ نەتەوەی دیموکراتیک وەکو خۆشتان ئاماژەتان بکەم بەڕاستی چەمکێکە سەر لە نوێ بە گۆڕانکاری لەکە بەڕێز ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان گۆڕانکاری تێدا کرد و لەسەری ڕاوەستەی کردووە بە دەیان مانیفستۆی لەسەری لە گرتوخانەی ئیمراڵیدا نووسیوە. بەڕاستی ئەمڕۆ بووەتە بابەتێک کە سەرنجی هەموو ڕۆشنبیران یا خاوەن پلان و ئەو کەسانی کە پلان و بەرنامەیان هەیە بۆ سیستمە بەڕێوەبەریەکان بۆ نێتەوەکان جێگەی سەرنجی تایبەتی بەخۆی بە تایبەت لە دوای شۆڕشی ڕۆژاوای کوردستانەوە. چەمکی نەتەوەی دیموکراتیک بۆ شێوازەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پێناسەی دەکات بریتە لە ئەو نەتەوەی کە بێ پشتبەستن و بێ پاڵپشتی بە هیچ دەوڵەت و دەسەڵاتێک بە ئیرادەی ئازادی خۆی بە ئیرادەی سیاسی خۆی بەڕێوە ببات. واتە بنەما یا بنەچەقێکی گرنگی هەیە نەتەوەی دیموکراتیک کە ئەویش خۆبەڕێوبەریە. واتە نەتەوەی دیموکراتیک بێ خۆبەڕێوبەری شتێکی بێواتا دەبێت. لە ئەو سیستمانی کە ئەمڕۆ بە تایبەت لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە هەموو جیهاندا دەبیندرێن، ئەو سیستمانە هەمویان سیاست تێدا چاواشە کراوە لە واتا و چەمکی خۆی بەدەنراوە. بەڵام لە نەتەوەی دیموکراتیکدا سیاست یەکێک لە بناغا گرنگەکانی کۆمەلگا پێک دێنێت کە کۆمەلگایش هەر هەمان نەتەوەی دیموکراتیک پێدێنن کە باس لە نەتەوەی دیموکراتیک دەکرێت. نەتەوەی دیموکراتیک تەنها بریتی نابێت لە یەک نەتەوە، یعنی لەوانەیە چەندین نەتەوە پێکەوە بن لە ناو یەکدا بن، چونکە ئەمڕۆکە تۆ لە جیهاندا زۆر بە دەگمەن ئەتوانیت تەنها نەتەوەیەک ببینرێت کە تەنها بریتی بێت لە یەک ڕەگەز لە یەک ئەقلیەت یا بڵێن یەک کەمینەیەک. هەموو وڵاتەکانی جیهان ئەمڕۆ پێکهاتوونە لە بەدەیان و تەنانەت دەتوانین بڵێن لە هەندێک جێگەشدا بەستەدان بیر و بڕوای جیاوازیان نەتەوەی جیاوازێدا ژیان دەکەن. بەڕێز ئەحمەدی هەر لەسەر چەمکی نەتەوەی دیموکراتیک بڕێک بەتایبەتی لەباری زمانیەوە دەزانین کە ئەم چەمکە لە دوو وشە نەتەوە و دیموکراتیک پێکاتوە، پاشگیری دیموکراتیک بە نەتەوە. تۆ ئاماژەت بەوە کرد کە لێرەدا تەنیا نەتەوەیەک نییە بەڵکو نەتەوەکانە. خودی پاشگیری دیموکراتیک بەمەدا چمانایەک دەدا؟ بۆ نمونە ئەگەر بکوترێ بۆ بنون نەتەوەکانی دیموکراتیک یا ئەوەی کە خودی پاشگیری دیموکراتیکە کە خودی نەتەوە دیموکراتیک دەکاتەوە. بەڵام نەتەوە لێرەدا وەکوتت مانای چەند نەتەوەی هەیە. ئەگەر بکرێت لەباری زمانی و یانە خودی چەمکەکە باشتر شرۆڤە بکەیت. کە من ئاماژەم پێ کرد نەتەوەی دیموکراتی دەگوترێت بە تەنها نەتەوەکیش بڵێن، بەڵام بۆ پێناسەکردنی ویستم پشت بەستم بە ئەو ڕاستی ڕێئاڵیتی ئەمڕۆی کۆمەلگای کوردستانەوە بە تایبەت کە کۆمەلگای کوردستان چە لە هەر چوار بەشەکەی کوردستاندا تەنها بریتی نیە لە یەک نەتەوەی. مەسەڵەن لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئازاری هەنە لەگەڵ کووردا ژیان دەکەن، لە بەشێکیدا فارسانە یاکەدی باوەڕیەکە جیاوازەکان هەیە. لەوێدایە کە تۆ کە باسی خۆبەڕێوبەریت کرد یا نەتەوەی دیموکراتیکت کرد بۆ کوردستان، نەتەوەی هەموو باوەڕیەکان یا هەموو نەتەوەکان وەرن خۆیان بەڕێوە ببن، واتە ئیرادەی سربەخۆی سیاسیان هەبێت. واتای دیموکراتیک بوون لەگەڵ نەتەوەدا لێرەدا ئیتی یەک دەگرن، یەکتر تەواو دەکەن. چۆن یەکتر تەواو دەکەن؟ کە تۆ باس تەنها لە نەتەوەیەک بکەیت، تەنها باس لە نەتەوەیەک بکەیت، لەوێدا دژایەتیەکی ڕاستەقینە لە ڕاستەخۆی لەگەڵ دیموکراتیک بووندا تێدا بەرەوە، یان ڕوبەڕووی دەستەواژەیەکی وا دەبیتەوە. لەبەر ئەوە دموکراتیک بوون کاتێک واتە دەدات کە تۆ بتوانیت
بە ڕەنگ بە هەمە لایەنەوە لەباری چاندی لەباری زمانیە لەباری ئابووری لە بواری سیاسیەوە بتوانێت ئەو کۆمەلگایە لە هەمووی بگرێتەوە. ئیستاکە تۆ بۆ چەمکی نەتەوەی دموکراتیک بتەوێت لە کوردستاندا تۆ شرۆڤەی بکەیت و ڕاستەکەی بینیتە بەرچاوان. لە کوردستاندا ئیرادەیەکی سیاسی خۆبەڕێوبەری کە هەبێت لە ناو گەلاندا گەلان خۆیان بتوانن خۆیان بەڕێوا ببەن، هەر کەسێک بتوانێت بۆ خۆی بۆ جۆرەی کە ڕاستی نەتەوەکەیەتی خۆی بەڕێوا ببات، ئەوە لەوێدا ئیدی نەتەوەی دموکراتیک بەرجستە دەبێتەوە. بۆ بە تایبەت لە ڕۆژاوی کوردستانی ئەمڕۆکان ئینسان ئەتوانێت بیبێنن ئەو ڕاستیە. باش ئێستا ببێنە سەر ڕۆژاوی کوردستان. ئێستا لە چمکەکە گەرگەڕین ڕەنگە کۆمەلگای دیموکراتیک یا بڵین نەتەوە دیموکراتیکەکان لە وەرگێڕانە سۆرانەکەیدا پڕ بە پێستی ئەو چەمکە بێ کە ڕێزدار ئۆجلان ئاماژەی پێ دەکات. بەڵام بەهرحاڵ ئاماژەکردنەکە بەوەیە کە ئەوەی کە جەنابەت باست کرد کۆمەلگایەکە گەل ئازادی خۆی هەیە، ئیرادەی سیاسی خۆی هەیە و هاوکاتیش بە شێوەیەکی دیموکراتیک بەڕێوە دەچێت. بەڵام بەپێی ئەزمموی ئێوە وەک ڕۆژنامەوانێک لە ڕۆژاوای کوردستان پێت وایە نەتەوەی دموکراتی یا کۆمەلگای دیموکراتیکە کە ڕێزدار ئۆجلان لە تێزی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا باسیەکات چەندە جێگر بوویانە، چەندە لە بواری تئۆریەوە پراکتیزە کراوە لە کۆمەلگادا؟ یعنی بێگومان ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستانە دەبینرێت هەر لە سەرەتای شۆڕەشی ڕۆژاوای کوردستانەوە هەتا کەتی ڕۆژی ئەمڕۆمان کە تێداین هەمووی هەڵخوڵی وە لەسەر ئەو بیرروڕای بەڕێز ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان لە ڕۆژاوای کوردستانە و تەنها ناتوانین تۆ بێژی بە 3 ساڵەیەوە تەنها سنووداری بکەیت. بە دەیان ساڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان بۆ خۆی لە سووریەدا بوو، لەوێدا خەڵکی ڕۆژاوی کوردستانی پەروەردە کرد، گەیاندی و ئاستە ڕۆشنبیری و ڕۆشن فکری لە ڕۆژاوی کوردستان کە بتوانێت ئەم شتە زوو ڕێک بکەیت. لەوانەیە لە پارچەکانی دیکەدا ئەو بەو شێوازە خێرایی کە لە ڕۆژاوی کوردستان ئەم سیستمەتانی خۆی بەجێ بکات تۆ ئەو شتانە نەبینی. بەس لێرەدا ئەمەوێ تیژ بخەمە سەر ئەوەی کە چەندە توانیوێتی ئەو شتە ئەو فکری نەتەوەی دموکراتیک یا خۆبەڕێوبەری دیموکراتیک لە ڕۆژاوی کوردستانە چەندە توانێتی بە ئەو شێوازێک کە لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان لە پەرێزنامەکانی باسی لێ دەکات لێرەدا هاتوویتە دیت بێگومان لە هەموو جێگەیدا کەم و کۆڕی هەیە، ئینسان لاوازی دەبینێ کەم و کۆڕی دەبینێ، بەڵام بەڕاستی بە ئەو شێوازەی کە لەوانەیە باز دەکرێت کە نەبوو بێتیش، بەڵام لە ئاستێکی زۆر بەرجەستەتردا هەروە گوستەرنجی هەموو جیهانیی بۆ خۆی ڕاکێشاوە ڕۆژاوی کوردستان توانیوێتی بۆ شێوازێکە لە بەرگینامەکانە بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان باسی کردووە لێرەدا ئاستی کردەوەیەکەی مرۆڤ دەیبینێت بەڕاستی لە ڕۆژاوی کوردستاندا. یانێکان ئەو چەمکەی کە دەوڵەت نەتەوەکان هەتاکو ئیستا لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا سەقامگیریان کردبوو کە هەموو نەتەوەکانیان بەردا بووە گیانی یەکتر، ئەم نەتەوە دەچوو ئەو نەتەوەیتری دەچەوساندەوە قەتڵی دەکرد لە ناوی دەبرد. ئەو شتە ئیدی لە ڕۆژاوی کوردستاندا لە هەنگاوی یەکەمدا بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرز و بەرچاویشدا ئینسان ئەیبینێت کە ڕیشەکەن کراوە، یانێکان لە ڕیشە و سووتێنراوە. بەڕاستی لە ڕۆژاوی کوردستاندا تۆ دەیبینیت وێڕای ئەو شۆڤێنیزمەی کە داعش و چەتەکانی داعش و ئەمساڵی داعش لە ڕۆژاوی کوردستانە پیادەی دەکەن و پێی هێرش ڕۆژاوی کوردستان دەکەن، بەڵام هەر لەو ڕۆژاوادا تۆ گەلی کورد لەگەڵ گەلی عەرەبدا دەبین کە بە ئازادانە پێکەوە دەژین. باش ئێستا ببوورە یانە دەمەوێت بەتایبەت لەبارەی تیۆریکەوە بڕێک خۆڵتر بۆ مەسەلەکە بڕۆین. دەزانین کە تیۆری خۆبەڕێوەبەری دیموکراتیک لەسەر سێ بنەمای دیموکراسی، ئێکۆلۆژی و جەندەر ژن دامەزراوە و سیستمی بەڕێوەبەری لە ڕۆژاوای کوردستانیش ئێستا بەپێی ئەو بەڵێن تیۆریە بەڕێوە دەچێت. بەڵام هاوکات باسی نەتەوەی دیموکراتیک یا کۆمەلگای دیموکراتیک دەکرێت. ئەو جیاوازیانە چین؟ یعنی دیسانەگە بگەڕینەوە بۆ چەمکی نەتەوەی دموکراتیک گەوتم لەسەر خۆبەڕێوەبەری بۆواتای ئیرادەی ئازاد و ئیرادێکی سیاسی کۆمەلگا خۆبەڕێوەبەری شکل دەگرێت، دوای خۆبەڕێوەبەریش نەتەوەی دموکراتیک پێک دێت. لێرەدایە کە تۆ ئاماژە بە بناغەکانی نەتەوەی دموکراتیک بکەی بخۆی پێویستە سیستمی ڕێخستنی هەبێت لەناو ئەو کۆمەلگایەدا. ئەو کۆمەلگایە کە تۆ ڕێخستن نەکرد بێت نەتوانی هەموو توێژەکان چینەکانی نا ئەو کۆمەلگایە بە ڕێخستنیان گەی ڕێکیان بخەی، ئەوە تۆ ناتوانین نەتەوەیەکی دموکراتیک بەرهەم بێنیت. لە ڕۆژاوی کوردستاندا چەمکی نەتەوەی دموکراتی بۆ شێوازە خۆی بە ڕێخستن کردووە لەناو
چین و توێژەکانی کۆمەڵگای ڕۆژهاوادا ئیسە بە هەموو پێکاتەکان و نەتەنها کورد عەرەب سووریانی ئاسوور و تورکمەنیش لە ڕۆژاوی کوردستاندا چەمکی ئابووری کۆمیناڵ هەیە لە دژی ئەو چەمکەی کە سیستمی دەوڵەتەوە کە بەناو پاوانی ئابووری یا قۆرەخی ئابووری بەکاری دێنا لێرە ئابووری کۆمیناڵ دێتاراوە ئابووری کۆمیناڵ چییە؟ کۆمینگەلێکی هاوبەشی ئابووری کە لەناو کۆمەلگادا کۆمینەکان بۆ خۆیان ناخۆیاندا درۆسی دەکەن بۆ شێوازە ئابووری خۆیان پێش دەخەن قازانجەکەی دەگەڕێتەوە گیرفانی کۆمەلگا و کۆمینەکان بۆ خۆیان ناگرێتەوە گیرفانی چینی دەسەڵاتدار بە پێچەوانەی ئەو چەمکەی کە لە سیستمی دەوڵەتەوەدا هەیە کە لەسەر ئەساس و بیرروڕای قازانج سەرمایەدا ئابووری پێش دەخەن و قازانجێکی تەنها سەرمایەکەی تەنها لە خزمەت چینی دەسەڵاتدار یا دەوڵەتدایە بەڵام لە دەوڵەت لە سیستمی نەتەوەی دموکراتیکدا ئەو شێوە ئەو شتە بە پێچەوانەکەی دەبینی ئابووری لە دەستی کۆمەلگادایە کۆمەلگا بۆ خۆی ئابووری خۆی بەڕێوا دەبات خۆی پێشی دەخات بۆ نمونە کۆمین زۆر کۆمین هەنەیسا لە ڕۆژاوای کوردستانن کە تۆ ئەتوانی بیان بینی ئەو کۆمینانە بۆ نمونەی بۆ بێنمەوە بەزن کۆمینی چاندنی هەیە چاندن ئەوانەی کە زەراعەت دەکەن یا کاتی کێڵگەیان هەیە کۆمینی هاوبەشیان هەیە ئابووریکی هاوبەشیان هەیە بۆ ئابووری هاوبەش خۆیانە ئەتوانن ئەو دەڤەرەی کە تێدا ژیان دەکەن ئابووریەکەی پێش بخەن و یارمەتیدەری پرۆژە هاوبەشەکانی یەکتریش ببن مەسەڵەن بۆ نمونە کێڵگەی گەنم هەیە کێڵگەی جۆ هەیە ئەو کێڵگانە پێداویستەکان یەکتر دابین دەکەن و ئابووریەکانیشان چۆن مەسەڵەن هاوبەش دەبێت لە فرۆشتنی شتەکانە شتومتەکەەکانی خۆیان دانا هەمویان لە چاندنەکەیدا بەشدارن و هاوبەش لە قازانجەکەیدا بەشدارن هاوبەش واتە ئیدی چینێک سەردەست نابێت چینێک دەوڵەمە نابێت و چینێک فەقیر بێت لێرەدا کۆمەلگایە کۆمەلگا خۆی ئابووری خۆی دەگەشێنێتەوە خۆی پەرەی پێدەدات ئەمە بوو باری ئابووری یا باری بەتایبەت ئابووریە کۆمیناڵەکەی لە باری ژینگەییەوە مەسەڵەن لە دەوڵەتەوەکاندا ژینگە بایەخی پێنادێت و ڕۆژانە ڕوبەڕووی لە ناوچوون بووەتەوە هەروەکو بەچاو دەبینرێت هەرە دواییش لەو چەند ڕۆژانەی دواییدا مەسەڵەن کۆنفرانسێک ڕێکخرا بۆ ئەوەی کە ژینگەی جیهان بەرەو خەتەری دەچێتەوە ئەو کۆنفرانسانە لە وڵات پاریزدا ڕێکخرا بەڵام تۆ لە نەتەوەی دموکراتیکە وەری چەمکی ژینگە بایەخێکی سەرەکەی هەیە وەکو بناغێکی سەرەکەی ئاویش ئەوەندەی ئابووری کۆمیناڵ ژینگە پارێزیش بناغێکی سەرەکەیە واتە ئابووریە کە خزمەت بە کۆمەلگا بکات ناتوانێت دژایەتی ژینگە بێت ئەبێ خزمەتی ژینگەش بکات ئەو ئابووریانەی چۆن چینە بەتایبەت لە باری پێشەسازیەوە لە پیشەسازیدا ئابووریەک ئەبێ پیشسازیەکەت هەبێت کە ژینگە دۆز بێت نە دژایەتی ژینگە بکات کە دژایەتی ژینگەی کرد کۆمەلگای مرۆڤاتیژی کۆمەلگاش لەناو دەباتەوە لەبەرەوە بۆ نمونە لە ساخت و سازەکاندا یا لە شتەکان وا ژینگە پیس دەکات ئەو شتانی کە ژینگە پیس دەکەن چونکە ئەمڕۆکە کە تۆ ئارمانجی تا قازانج سەرمایە بێت تۆ بایەخ نادەی بە ژینگە بەڵام ئەگەر ئارمانجی دە کۆمەلگا بێت ئەو کاتە تۆ بایەخ دەدەی بە ژینگە چونکە ژینگەش زیندووە بەشێکە لە کۆمەلگا لە ڕۆژاوای کوردستانە تۆ ئەو شتانە دەبینیت بەڕاستی بایەخ دەرێ بە ژینگە چە بە چاندنی نمام و دار و ئەو جۆشتانەوە چ لە باری خاوێن ڕاگررتنیەوە هەوڵی دەدەن بۆ بەتایبەت چونکە ڕۆژاوای کوردستان ئیستا وەکو نمونەی بەرچاوی بێنینەوە چونکە زۆرتری دەشتن هەوڵ دەدەن داری تا بچێنن هەوڵ دەدەن کشت و کێڵ ئاوەدان بکرێتە ئەوەن لە باری ژینگەییەوە لە باری ژنەوە بەتایبەت بناغەیەکی دیکەی گرنگ لە پێکهێنانی کۆمەلگادا یەک ژنە دوو جوانە بۆ شێوازێکە ڕێبەر ئاپ و باسی لێ دەکات لە ڕۆژاوی کوردستانی هەبوونی ژن لە سیاسەتدا جێگرتنیان لە سیاسەتدا ڕۆڵێکی بەرچاو و بەرجستەیە کە هەر کەسێک ئەمڕۆ سەرنجی هەموو جیهانێکی بۆ خۆڕاکێشاوە لە چەمکی دەوڵەتەوەدا ئەگەر تۆ ڕۆڵی ژن بێ لاواز بخرێت وەکو ڕۆڵێکی لاوەکی چاوی لێ بکرێ دەوڵەتی نەتەوەی دموکراتیک ناتوانێت واتای خۆی ڕاستەقینەیدی بپێکێتەوە لەبەرەوە ئێستا بەگشتی سیستمی خۆبڕێوەبەری دموکراتیک و لایەنەکان یانە و کۆڵەکانی کە لەسەری ڕاوەستاوە دموکراسی ژن ئیکۆلۆژی بەپێ ئەوەی کە ئێوە دەیبینن لە ڕۆژاوای کوردستاندا یانە لە تیۆریەوە بۆ پراکتیک لە تیۆریەوە بۆ کردەوە ئەبینین مەسەلەن بۆ منەگەر لە ژن لەسەر ژن ڕاوەستە بکەین
بەشداری چالاکانەی ژنان و ڕوانین بۆ ڕۆڵی ژن بەکردەوە لە سیستمی خۆبەرەوەی دیموکراتی لە ڕۆژاوای کوردستان هەیە هەم لە ئاستی خۆپاراستنی ڕەوادایانە لە ئاستی چەکداریدا لە ئاستی سیاسیشدا وەکو چۆن سیستمی هاوسەرۆکایەتی هەیە یانە پیاوێک و ژنێک لە ئاستی سەرەوەدا بەڵام بۆ لایەنەکانی دیکە بۆ نمونە تێڕوانین بۆ ژینگە تێڕوانین بۆ ئابوورەیەکی دیموکراتیک ئەو ئاستەنگیانەی کە ئێوە دیوتانە لە ڕۆژاوای کوردستان چین چون دەزانین تیۆری هەموو جارێکەکەوێتە پراکتیکەوە کارێکی گەورەی کولتوری دەوێت یانە بێ خەڵک تێبگەن کە ژێرخانی دەوێت پێت وایە بڵین ئەو ئاستەنگیانەی کە ڕووبەڕووی خودی سیستمی خۆبەرەوەی دیموکراتیک و نەتەوەی دیموکراتیک بوونێتەوە لە ڕۆژاوی کوردستان چین یعنی کۆمەلگای ڕۆژاوی کوردستان ئەروە کوتە من زۆر جیاوازی هەیە لەگەڵ لەوانەیە بەشەکانی دیکەی کوردستاندا بەڵام بێگومان ئەو ئەزمونەی کە ئەمڕۆکە لە ڕۆژاوی کوردستاندا هەیە ئەو ئەزمونێش بخۆی ڕوبەڕووی گەلێک بەڕاستی کێشە و گیر و گرفت بوونەتەوە لە باری هەروەکو خۆشتان ئامۆژەمە لە ئاسی تێۆریەوە تۆ بتەوێت پراکتیزیە بکەی بگەێنیتە ئاسی کردەوەی گەلێک کۆست هەنە تەگەرە هەنە لە هەمبەریدا مەسەڵەن لە باری سەرەتا ئەوە ئاماژە پێکەم لە نەتەوەی دیموکراتیکدا بنەما شتی سەرەکە کە بتوانێت ئەو شتە پێک بێنێ کۆمەلگایە کۆمەلگایش پشت بەستووە بە زێهنیت و بە عەقڵەتی خۆی ئەگەر تۆ عەقڵەتی کۆمەلگات عەقڵەتێکی پێشکەوتوو نەبێت عەقڵەتێکی پاشکەوتوو یا پاشفەڕوو بێت لەو کاتەیەدا ئەو سیستمانی کە تۆ بتەوێت کە سیستمی ئیسە بۆ نمونە کە ئەگەر سیستمی نەتەوەی دیموکراتیکە سیستمێکی زۆر هاوچەرخە لەگەڵ ژیانی ئەمڕۆدا لەگەڵ ژیانی ژیاری دیموکراتیکدا زۆر کۆمەلگایکی پێشکەوتوی دەوێت لە ئاسی پێشکەوتوو دای دەوێت بەڵام لە ڕۆژاوی کوردستان لەوانەیە تۆ توژی لاوازبوون ئاسی پێشکەوتوی کۆمەلگای لە سەرەتاتا ببیتیتەوە بەڕاستی لە ڕۆژاوی کوردستان چونکە مەسەلەکە مەسەلەیەکی عەقڵی و زێهنیەتیە تۆ بتوانی ئەو عەقڵیەتی کۆمەلگا بگۆڕیت ئیدی کورد دژایەتی بۆ نمونە عەرەب نەکات یا سووریانی بە دژایەتی مسلمان نەکەن یا بە پێچەوانەکەیەوانە تۆ پێویستی بە گۆڕانکاری بە وەرچەرخانێکی گەورە هەیە لە ڕۆژاوای کوردستان ناوکو ئەو کۆمەلگایەدا کە ئەمە وەکو شۆڕەشێک ناوی لێ دەکرێت لێرەدایە لە پراکتیکدا هەیە لە ڕاستی لە پێکەوە ژیان ئەگەر لایەنێکی گرنگی چەمکی دیموکراتیک بێت ئەم پێکەوە ژیانە ئێستا بە شێوەیەکی ئاشکرا لە کردەوەدا دەبیندرێت بۆ نمونە هەموو پێکاتەکانی دیکە چەند ئەتنیک چ مەسهەب لە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیا بەشدارن و هاوکات شەڕ و کێشەش لە نێوان ئەو پێکاتانەدا نییە پێت وایە یانە ئەو تیۆری ڕێزدارەوەجان بەتایبەتی ئەوەی کە هەرێمی ئێمە هەرێمێکی موزایەکی هەرێمەکە تەنانەت دەجار باسی ئەو دەکەن وەکو نەموزایەکی بەڵکو تێچن یانی چنینی نییە چوونەتە ناو یەکیشدا پێت وایە لە بواری پێکەوە ژیاندا لە ڕۆژاوی کوردستان تا ئاستێک چەسپاوە یانە تا ئاستێک پێکەوە ژیانێکی دیموکراتیانە هەیە بەڕاستی یانێ ئەو ئەزمونەی ئێستای ڕۆژاوی کوردستان هەموو جیهانی سەرسام کرد نەتەنها وڵاتانی هەرێمی هەموو جیهانی سەرسام کرد یانێ لە ئاستێکی ئاوا کەم خایەندا کورتخایەندا لە ماوەی 3 ساڵدا تۆ سیرکە ڕۆژاوی کوردستان ئیسا هەنگاو بەرەو پرۆژێکی سووریای دیموکراتیک هەڵدەنێت یعنی ئەوە لێرەدایە مرۆڤ وتم کەم و کۆڕی و لاوازی هەیە بەڵام بۆ شێوازی کە لەوانەیە کە پێویستیش بێت نەیتوانیوێت ڕۆڵی خۆی سەدی پێک بێنێ بەڵام بەڕاستی لەو ئاسیشدا هەیە کە ئینسان پێ دڵخۆشکەر بێت هیوای پێ هەبێت و دڵیی پێ خۆش بکات هەروەکو جیهانجی سەرسام کردووە لەو بارانە ئینسان دەیبینێت مەسەڵەن پێکەوە ژیان لێرەدا تۆ دەبینرێت لە ئاستی دابەزینی تونندوتیژی بەتایبەت باسی ژنمان کرد مەسەڵەن ژن لە ناو کۆمەلگای
ڕۆژاوای کوردستاندا نەتەنها ژنی کورد ژنی پێکاتەکانی دیکەش مەسەڵەن گەیشتون لە ئاستێکیتە بەڕاستی وردە ڕاستەقینە و کەسایەتی ژنبوونی خۆیان بەدەست دەخەنەوە هەر بۆ شێوازێک کە بە هەزاران ساڵە لیان سندراوەتەوە لە ڕۆژاوای کوردستان هەنگاوێلی گرنگ هەڵگیراوە بۆ ژن بەڕاستی دەبینێت هەروەکو ژن لە هەموو ڕێوەبەرەکاندا ئەمڕۆکە بە شێوازی هاوسەرۆک جێگا دەگرن ئیرادەی سربەخۆی سیاسی خۆیان هەیە بۆ دەسەڵاتداران یا پیاوان ئەقلیەتی پیاوسالاری ناتوانێت ئیدی لەسەر ژن حاکمیت کات لە ڕۆژاوای کوردستانە ژن بخۆی ئیرادەی سربەخۆی هەیە خۆی بریە لەسەر خۆیدا خۆی بەڕێوا دەبات لێرەدایە ئەو شێوازەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان باسی دەکات لێرەدا تۆ ئەتوانیت بەڕاستی بە ڕەنگێکی دڵخۆشکەرانە تۆ بیان بینیت و بەرچاوی چن یانەکان حاشا هەڵنەگرنەوە شتانە باش ئەوەی کە تا ئێستا بینین لە ڕۆژاوای کوردستاندا سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە کردەوەدا هەیە سێ کانتۆن لە جەزیرە ئەفرین و کۆبانی هەیە کە لەسەر هەمان سیستم بەڕێوە دەچێت و بەگشتی پێکهاتەکانی سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک و ئەوەش کە لە بەڵێن نەتەوەی دیموکراتیک پێکدێنێ ئێستا لە ڕۆژاوای کوردستان هەیە پێت وایە ئەم ئەزمونەی کە ئێستا هەیە بە لە بەرچاوگرتنی ئاستی کولتوری ڕۆژاوای کوردستان و هاوکات ئاستی بڵێن جوگرافی بەتایبەتەوە کە پێکاتەیەکی بڵێن هەمەڕەنگە پێکاتەیەکی هەمەڕەنگ بەو شێوەیەش کە زۆر جار نەتەوەکان بڵێن لە ناو یەکدا دەژین ناوەی کە پێکەوە برین بەڵکو لە ناو یەکدا دەژین لە ڕۆژ هەڵاتی کوردستاندا هەمان ئێمە پێک هاتەی جوگرافی ئەتنیکی مەسەبیشمان هەیە هەم نەتەوەی جیاواز بۆ نمونە بێژگە لە کورد تورک لە کوردستاندا دەژی لەباری مەسەبیەوە شیعە سونە یارسان هەیە و پێکاتە ئیتنیکی جیاواز هەیە و حتا پێکاتەی جیاوازی بڵێن هەرێمیش هەیە وەکو هەرێمێک بۆ نمونەوەکو هەورامان هەرێمێکی دیکە کە هەندێک پێکاتی تایبەتی خۆیان هەیە پێت وایە ئەم ئەزمونەی ڕۆژئاوا هەتا ئێستا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا کە جێگر بووە دەکرێت مۆدلێکی چارەسەری بێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر بۆ شێوازێکە ڕێبەر ئاپ و باسی لێسەر دەکات ئەو ئەزمونێک ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستانایە نەتەنها ئەزمونێکە تەنها بۆ کورد و کوردستانی بێت بەڵکو ئەزمونێکە خۆرهەڵاتی ناوەڕاست لە خۆ دەگرێت و لە ئەنجامیشدا هەموو جیهان دەگرێتەوە ئەزمونێکە تۆ ئەتوانیت لە هەموو جێگێکدا بەڕاستی سەقامگیری بکەیت و ئەنجامیی لێ دەربخەیت دەوڵەت نەتەوە لە دوای ئەوەی کە لەلایەن سیستمی مۆدرنیتە سەرمایه‌داریەوە پێشخرا سەقامگیر کرا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەو ئەنجامێ لێکەوتۆ کە ئەمڕۆکە حقوق و قەیران لە خۆرهەڵاتی ناوەڕاستە دەیبینرێت ڕۆژانە بە دەیان و بە سەدان کەس قەتڵعام دەکەن و ڕەشکۆش دەکەن و لە هەموو گەلان و پێکاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست لە ژێر ژینۆسایتی چاندی و کولتوریدانا نەتەنها فیزیکی گەشتوودە ئاستی کولتوری و چاندیش ئەو سیستمی ڕۆژاوی کوردستان تۆ ئەتوانین لە هەر جێگەکی و خۆرهەڵاتی ناوەڕاستە و لە هەموو جێگایکی جیهاندا سەقامگیرکەیە بەڵام لێرەدا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و بە گشتی ئێران زۆر ئاوەنتاژ و خاڵی بەهێزی هەیە لەگەڵ ڕۆژاوای کوردستانە کە ئەو لەوانەیە ئەو خاڵە بەهێزانی کە لە ڕۆژهەڵاتدا هەنە لە بەگشتی لە سووریەدا نەبن بۆ نمونە هەتاکو ئێستا لە ئێراندا بەگشتی لەناو پێکاتەکانە شەڕی نەتەوەی زۆر بە دەگمەن ڕوویداوە یا شەڕی پێکاتەکان زۆر بە دەگمەن ڕوویداوە ئەگەر ڕوویدا بێت دەسەڵاتدارەکان بوونە ناوخۆیاندا شەڕیان کردووە نەکو پێکاتەکان بۆ نمونە کوردێکی سۆنی نەچۆ کوردێکی شیعە قەتڵ و عامەکە بکوژێ دژایەتی بکات بە هەزاران ساڵا پێکەوە هەر ژیاون ئەوە خاڵێکی ئەو ئاوانتاژێکە خاڵێکی بەڵام هاوکات ببوورە ئەتوانێت یانە بڵێ هەندێک جار هەستیاری مەسەن هەستیاری مەسەبی هەیە ڕاستیەکە هەستیاری ئەتنیکیشێ بۆ نمونە لە نێوان کورد و تورکدا هەر ئەماوەیە بۆ نمونە لە ئورومیە شتێک ڕوویدا بە بیانەوەی جلی کوردی بۆ نمونە لە باشگایەکی وەرزشیدا بەڵام ئەمانە ئەم هەستیاریانە دەتوانێت زۆر ئاسان کەڵکیان لێوە بگیرێت لەلایەنی هەم سیستم دەوڵەت نەتەوە هەم دەتوانێت لەلایەن هەندێک هێزی پاشوەڕۆکە بڵین ئەساسی ئەوان ئەساسێکی ئەتنیکیە
یان ئەو وەکو پتانسیلێک هەیە. یعنی پتانسیل چییە؟ ڕاستە ئەو شتانە لەوانەیە هەبن، لەوانە ڕۆژانەش ڕوو بدەن کە کوردێک بچێت تورکێک بکوژێ یا ئازەریک بژێ ئازەریک وەرێک فارسێک بژێت، لەوانەیە ئەوانە ڕوو بدەن، بەڵام لە ئاستی گشتیدا نییە. یعنی تۆ گشتی چاو لە پێکاتەکانی یا ژئۆپۆلیتیک جۆغرافیای سیاسی ئێران بکەیت، تۆ ئەو شتانە نابینیت. یعنی ئەوە ڕاستیکە، ئەوە خاڵێکی ئاوەنتاژە کە تۆ بتوانانی سیستمی خۆبەڕێوەبەری یا هەمان کۆنفیدرالیزم لە ئێراندا تۆ جێگیر بکەیت. لە ئێراندا ئەگەر تۆ بتەوێت مەسەڵەن سیستمێکی کۆنفیدرالیزم بتەوێت جێ بکەیت، بەڕاستی زۆر وتم ئاوەنتاژ هەنە کە تۆ ئەتوانی پشتیان پێ ببەستی. ئەوەی کە کراوەیچە کۆمەلگای ئێران هەروەکو بەڕێز عەبدوڵڵاهۆجلەنج باسی دەکات، کۆمەلگایکی زۆر پێشکەوتووە چونکە لێگەڕینی بناغێکی قوڵ لەسەر لێگەڕین بە دوای حەقیقەتدا لە ناو جەماوەری ئێراندا هەیە. ئەمە بۆ خۆی بەسە کە بتوانیت تۆ زووتر بەو جۆرەی کە ئەمڕۆ لە سووریا تا تۆ بتەوێت سیستمی کۆنفیدرالیزم سەقامگیر بکەیت، تۆ لە ئێراندا زووتر بتوانیت ئەنجامی لێ وەربگریت، چونکە ئەو خاڵە بەهێزانە هەیە گەلەکەی گەلێکی پێشکەوتوترن بە گوێرەی ئەو لەوانەیە گەلی سووریا بەگشتی پێکاتەکانی سووریا. پێکاتەکانی ئێران پێشکەوتوترن، ڕۆشنبیرترن، لێگەڕینی بە دوای حەقیقەتدا لەواندا زۆرترە هەتاکو پێکاتەکانی سووریا یا بڵێن پێکاتەکانی عەرەبستانی سعودی. ئەوە ڕاستی کە ئینسان ئەتوانێت بیبێنێت و جیگا لەوەیشدا دموکراسیەت یا نەتەوەی دموکراتیک یەکێتر لە خاڵە گرنگەکانی ئەوەیە، یا بڵێن تایبەتمەندیەکانی ئەوەیە کە فرەڕەنگیت نەتەوەی دموکراتیک بەهێز دەکات نەکو لاوازی بکات. بە پێچەوانەی دەوڵەتەوەکانە کە فرەڕەنگی بە دژی هێز و پاوانی خۆیان ناو لێ دەکەن و تەنها باز لە تەک زمانی و تەک ئاڵ و تەک نەتەوی دەکەن، لە نەتەوەی دموکراتیکدا بە پێچەوانەکەی و فرەڕەنگی دەبێتە خۆی بەهێزتربوونی نەتەوەی دموکراتیک. بەڵێ باش، ئێستا بەپێی ئەوەی کە جەناب بەداڵی دەکرێت بڵێن سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک دیارە هەروەکو ڕێزا ڕۆژەلانی جەڵەیەک نە بۆ ڕۆژاوی کوردستانیا بۆ پارچێکی تایبەت وەکو سیستمێکی بەڕێوەبەری لە بەرامبەر دەوڵەت نەتەوەدا بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت. ئەمە لە ئاستی تەۆریدا، بەڵام دەزانین لە ڕۆژاوی کوردستان پراکتیزە کراوە. بەڵام بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەهەرحاڵ تێگەیشتێکی کولتوری پێویستە لەمە، یانە پێویستە کە خەڵک بزانێت کە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک چییە لە بواری کولتوریەوە. پێت وای ئەو پتانسیلەیە کە هەبێ بێجگەلەوەی کە ڕەنگە ئەلبەتە من لەو باوەڕدا نیم خەڵکی مەسەلەن ئێران ڕەنگە ئەوەتر بن لە چون دەتوانێت یانەس هەلومەرج دەتوانێت زۆر شت بگۆڕدرێت و دەکرێت تێگەیشتنی پێکاتەی جیاوازیش بگۆڕدرێت. ئەلبەتە پێکەوژیانێک لە ئێراندا هەبووە هەر لە کۆنەوە. ئێران بۆ خۆی موزایەکی بڵین چەندین نەتەوەیە ڕۆژهەڵاتی کوردستانی بە هەمان شێوە. بەڵام پێت وایە لە بواری کولتوریەوە چەندە تێگەیشتن لەم سیستمە هەیە، یانە تەنیا ڕۆژاوای کوردستان بڵین وەکو ئەزموونێکی پراکتیکی لەباری تیئۆریکەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چەندە ئاشنان بە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک. یعنی ئیستا لەبەر ئەو سیستمە دەسەڵاتدارەیە کە کۆماری ئیسلامی لە بەگشتی جۆغرافیای ئێراندا سەقامگیری کردووە، لەوانەیە ئەو دەرفەتانەی کە لە بەشەکانی دیکەی کوردستاندا هەبێتەوە بتەوێت خەڵکی پێ پەروەردە بکەیت، ئەو چەمکە ئەو چاندە لە ناو خەڵکیدا تۆ بتەوێت فێریان بکەیت پێیان ڕابێنی، لەوانەیە لە ئێراندا ئەو دەرفەتت بۆ نەڕەخسێ. بەڵام ئەمڕۆ سەردەمێکە، یعنی پێشکەوتنی مەدیا هەیە، سیستمی ئینتەرنێت هەیە، تۆ بۆ شێوازانە دەتوانێت ئەو خەڵکە بکەیت. یانەکەن لە دوای بەتایبەت شۆڕشی ڕۆژاوە هەرە دوایی لە شەڕی کۆبانیدا لە بەرخۆدانی کۆبانیدا پێشوازیکردنی نەتەنها گەنجانی ڕۆژهەڵات، هەموو گەنجانی ئێران نەتەوەکان و باوەڕیە جیاوازەکانی دیکە ئێران و هاتنیان بۆ ڕۆژاوە جێگرتنیان لە بەرخۆدانی ڕۆژاوادا، ئەمە ئەو شتە نیشان دەدات کە بەڕاستی شعوری سیاسی خەڵک ئیدی پێش دەکەوێت و ئەوانیش ناخیانەوە ئەو سیستمە قبول دەکەن و پەسەندی دەکەن و پێیان بە شتێکی باشە. و لە ئێرانیشدا بەگشتیسە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا تۆ بتەوێت ئەو شتە بەلەناو خەڵکیدا جێگیر بکەیت، بەڕاستی پێویستت بە وتم شۆڕەشێک هەیە، چونکە بێ شۆڕش تۆ ناتوانیت نەتەوەی دموکراتیک جێگیر بکەین لە ناو کۆمەلگادا. شۆڕەشی چۆن بەرهەم دێت؟ یانەکان هەمە لایەنە لە هەموو بوارەکان و لە هەموو ڕەهەندەکان و خەڵکی پێ
ڕابێنین پێیان پەروەردەی بکەیت ئیستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا تۆ بتەوێت سیستمی خۆبەڕێوبەریە خەڵ لەگەڵەوەدا ڕابێنیت هەروەکو لە حاڵی حاضر لە باکووری کوردستاندا هەیە خەڵک ئەڵێن ئێمە بێ دەوڵەت ئەتوانین ژیانی خۆمان بەسەر ببین لە ڕۆژهەڵاتی کوردستانی تۆ پێویستیت بە شتە هەیەەوە بتەوێت خەڵک پێیان ڕابین بە تایبەتی بەڕاستی ئیستا لە هەوراماندا یانەکان یەکی هەورامی زۆر نمونێکی بەرچاوە یەک کەسایەتێکی هەورامی لە هەوراماندا بێ سیستمی دەوڵەت ئەتوانێت ژیان بکات بۆچی هەموو پێدابستیەکانی خۆی دابینی دەکات یعنی دەوڵەت هیچ ڕۆڵێکی نییە لە ژیانی هەورامیەکدا لە هەوراماندا لە جلوبەرگ و بیگرە لە پێڵاوە بیگرە لە خود و خۆراکی خۆی دابینی دەکات نەبوونی دەوڵەت شتێکی بێواتایەتی لەوێدایە لەوێدایە کۆمەلگایەکە ئیرادەی سیاسی خۆی هەبێت خۆی بەڕێوا دەبات باشترین ڕێگە بۆ بەڕێوەبەری خۆی پەیدا دەکات پێداویستیەکانی ژیانی خۆی دابینی دەکات ئەمە نمونێکی بەرچاوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە کۆ تۆ بتەوێت هیوات پێ بێت کە بتوانێت ئەم شتە ئەم چەمکە لەوێشدا جێگیر بێ بەڵام گرنگی لە چیدایە تۆ بتوانانی ژێرخانی کۆمەلگاکەتی پێ دەستپێک پتە بکەیتەوە کە ئەمیش پێویستی بە پەروەردە هەیە کە مەدیا بەگشتی ئەمڕۆکە ئەتوانین ڕۆڵێکی بە کاریگەری هەبێت لە ئەو کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانە بە تایبەتی تۆ بتەوێت گەلی پێ فێر بکەیت پەروەردەیان بدەیت کە بەڕاستی دەوڵەت نە ئەو شتەیەکە کراوە بە هەموو شتێک و هەموو شتێکی لە دەست خۆیدا قۆڕق کردووە پاوانی دەسەڵاتی کریە پاوانی ئابووری کریە پاوانی کولتوریی هەموو شتێکی لە دەست خۆیدا کۆ کردوێتەوە خەڵکی کورد ئەتوانن لە ڕۆژهەڵاتی کوردستانە خۆبەڕێوەبەری خۆیان هەبێت و دەوڵەمەندی ئەوەی چی هەیە ڕۆژهەڵاتی کوردستان باشە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا پێشوەچوونێکەیە کە لە ئاستی ئێران نیشدا هەیە لە زۆر ئاستا بۆ نمونەگەر لە ئاستی ژینگەدا باسی بکەین پێشوەچوونێکی بەرچاو هەیە بۆ نمونە بیری ژینگە پارێزی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەرچاوە هەرە دوایی نمونەی بۆ نمونە بەنداوی سەرسیروانە وشکردنی کە ناڕزایەتێکی زۆری نە لە تەنیا ژینگە پارێزان بەڵکو خەڵکی کوردستانیشی بە دووادا هات دوایەوە خودی گۆڕان لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستاندا وای کردووە کە ژنان زۆر لە جاران لە ناو سیستمی ئابووریدا هەن کار دەکەن و ژنان بوونەتە پۆتانسیێلێک بۆ گۆڕان لە کۆمەلگادا پێت وایە ئەو پۆتانسیلانەی کە هەن بۆ نمونە بیری ژینگە پارێزی بۆ نمونە بەشداری ژنان لە کۆمەلگادا ئەمانە دەتوانن ببن بە هەوێنی ئەوەی کە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک کە دیار ئەوانش بە بنەما دەگرێت بڵین لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بچەسپێن ئایا دەبن بە کەرەستە دەبن بە بڵێن مەتریالێکی باشتر ئەگەر بە پێی سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتی ڕێک بخرێن یعنی هەروەکو لە سەردەج ئاماژەم پێکرد ئەو یەکێ لەو خاڵە بە هەرو ئێوەش بۆ خۆتان ئەو خاڵەتانەی نازمان خاڵی بەهێز و ئاوەنتاژن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە تۆ با هیوات پێ بێت کە بتەوێت سیستمی کۆنفیدرالیزم لە ئێراندا بگشتی بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بتەوێت سەقامگیر بکەیت و ڕێکی بخێ لە ناو خەڵکیدا بۆ سیستمی بەڕێوبەری خۆبەڕێوبەری بتوانێت دڵخۆشکەر بێت ئەو خاڵە بەهێزانە بەڕاستی بەرچاوی چن لە ڕۆژهەڵاتی کوردستاندا وتم ئەو لێگەڕینەی بە دوای حقیقەتدا وای کردووە کە بەڕاستی گەلێکی پێشکەوتوو هەیە لە ئاستی فکریدا بەڕاستی پێشکەوتوترن لە گەلەکانی دیکەی ناوچەکە کە تۆ دەیبینی لە بەرچاوانیشن بۆ نمونە ئەو بەنداوی دارایان هەیە کە ئیستا لە هەورامان دەبەستێت ڕووبارێک ڕووباری سیروان وش دەکات دەبێتە هۆی لە ناوچوونی ژینگەی هەورامان لە گشتی گرنگتر مەسەڵەن کانی بڵە ئاوی کانی بڵ لە ناوچ دەچێت کەمپینی پشتیوانەیەکی چۆن بڵێن خۆجێهی دەستی پێکردووە کە بۆ خۆیان لە ناخی خۆیانەوە خۆیان دەستیان پێکردن نۆکو بڵێ لایەنێکی دەرەکی هاتووی ئەمانەیە ڕێخست بێت ئەو بنگەها کۆمەڵایەتیە دەبینرێت تێدا کە بەڕاستی لە ناخی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانە ناخێکی ژینگە پارێزی هەیە مەسەڵەن لە ناو زۆرین لە مەریواندا کە ئەنجومەنی سەوزی چیا هەیە چیای ساوز هەیە ئەو ئەنجومەنە دەستپێک لە ناو شاری مەریوان دەستی پێکرد هەتا هەموو شار و لادیەکانی ڕۆژهەڵاتی گرتەوە ئەنێ خەڵک بۆ خۆی پێشوازی لێکرد جوانان بۆ خۆیان پێشوازیان لێکرد
ئەو سیاستەی کە سیستمی دەسەڵاتدار دەستی پێکرد بوو بۆ لە ناوبردنی ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان دارەسانەکانی دەسووتان لە ناوی دەبرد بەڵام شتێکی هەڵخۆڵی و لە ناخی خەڵکەوە بۆ خۆی دەستی پێکرد هات ئەنجومەنێکی دروست کرد لەناو زنجیرەی خۆی لەناو هەموو لادیەکاندا دروست کرد خەڵک بۆ خۆی دی دەچن ژینگە دەپارێزن ناهێڵن دارستانەکان لە ناو بچن ناهێڵن ڕاوکردنی مەسەڵەن ئاژەڵان بە ڕەنگێکی زۆر بەرفراوانە لە ناو بچێت یعنی ئەمە هەڵمەتێکی زۆر گرنگە زۆر دڵخۆشکەریجە بۆ نەتەوەی دیموکراتی بەڕاستی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لەلایەکی درەوە ڕۆڵی ژنان مەسەڵەن ژن لە ڕۆژهەڵاتی کوردستانەمە بخۆی بناغێکی کۆنتری چێە بەڕاستی ئەو حرەکەتانی کە پێشتر لە ڕۆژهەڵاتی کوردستان و حرەکەتە کلاسیکەکان هەبوون بە تایبەت و هەندێک حرەکەتی چەپگەرا هەبوون لە ڕۆژهەڵاتی کوردستانە جێگرتنی ژنان لەوانەدا ئەمە بخۆی بناغێکی دروستکە بەڕاستی لەوانەیە تەواوکە نەبوو بێ نێتوانی بگەێنێتە سەر بەڵام بناغێک هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە ژن بتوانێت بەشداری ژنان لە کۆمەڵەدا یعنی ئەم بخۆی بناغێکی دروستکە بەڕاستی ئینسان ناتوانێت نادیدە بگرێ ئەو بناغە هەتاکو ئێستاش هەیە و لە دوای سەرهەڵدانی پەژاکەوە بە تایبەت و لە جێگرتنی دەستپێکردنی خەباتی چەکداری هێزەکانی ڕۆژهەڵات کارە دوایی وەکو یەرەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەمە ئینسان دەتوانێت بەرجەستەتر ببینێت کە ژنان چەندەر لە ڕێژەی لە شۆڕشدا بە تایبەت لە شۆڕشدا لە هێزی سەربازیدا جێگەیان کرد یعنی شتێکە هەتاکو ئێستا بۆ ژن ناممکن کراوە هیچ چەکداری بووە حرەکەتی چەکداری بووە بەڵام ئەمە خاڵکی گرینگە کە تۆ لە ئاسی هەرە ژوور ڕۆشتەیە لەگەواتی لە ئاسی هەرە ژوور دەناممکن دەکرێت تۆ بی لەوێ دەست پێ بکەیت بیری ڕێبەر ئاپۆش لەوێ دەستی پێکرد کە لە چەکداریەوە دەستی پێکرد هەتا بەشەکانی دیکە کە ئەمڕۆ ئەنجومەنەکانە لەناو ئەنجومەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا بە تایبەت ئەنجومەنی ساوزی چییە ڕێژێکی هەرە بەرچاو تۆ ژن دەبینی کچ دەبینی تێدا ئەنەوە شتێکی دڵخۆشکارە کە ژن لەوێدا ڕۆڵی هەیە لە هەموو سەرهەڵدانێکە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەکرێت بە تایبەت ژن ڕۆڵی پێشەنگیان هەیە هەرە دوایش بۆ پشتیوانیکردنی شۆڕشی ڕۆژاوا و بەرخۆدانی کۆبانی تۆ ڕێژەی ژنانت لە ناو دیمەنەکاندا دەبین کە ئەمە زۆر هێمایەکی دڵخۆشکارە بۆ ئەوەی کە باوەڕیت پێ هەبێ ژن ڕۆڵێکی سەرەکەی هەیە بەڕاستی و پێشەنگە ئێستاکە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە ئاستێکی دیکەدا قەیرانی بڵێن ئیدۆلۆژی هەیە قەیرانی ئیدۆلۆژی چەپ و ڕاست لە ئاستی دنیادا دەزانین کە پارتی چەپی کلاسیک لە قەیراندایە و بە هەمان شێوەش پارتی ڕاست بڵێن کۆنەپارێز ئەمە وای کردووە کە ئەو پارتانەی کە پێیان دەڵێن پارتی سێهەم کە هەندێک بیرێکی بربڵاویان هەیە چه فەمینیست چه ژینگە پارێز چه چەپی نوێ ئەمانە پێش دەکەون ئێمە هەمان قەیران لە ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا دەبینین یانە قەیرانی پارتی کلاسیکی ناسیۆنالیستی و قەیرانی پارتی چەپی کلاسیکی کوردی ئەبینین بە تایبەتی بڵێن پرۆسسی تەسویەبوونی ئەوان لەم نێوە ڕاستەدا کە مەسەلەی ژینگە پارێزی ژنان کە ئەگەر وەکو بڵێن بواری فەمینیستی و جەندەر لێکی بدەینەوە ئەمانە پێت وایە چە پۆتانسیێلێکن بۆ ئەوەی کە خەتی سێ هەمیانە بیرروڕایەکە لە ڕاستیدا بڵێن تێزی کۆنفدرالیزمی ڕێزدار ئۆجلان پێک دێنێت و بە خەتی سێ ناسراوە لەو قەیرانەی کە تووشی بڵێن پارتی ئیدۆلۆژیک بووە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لەم بۆشایەدا چە پۆتانسیێلێکە بۆ ئەوەی کە زیاتر نەتەوەی دیموکراتیک سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیک لە ڕۆژهەڵاتی کوردستاندا وەکو فکرێک و ئایدایەکی نوێ بکەوێتە بڵین بکەوێتە نێو خەڵکەوە بەو جۆرێکە من لە پرسەکەدان تێکێژمەگە هیوادارم بە هەڵەتێ نەگەشت بێتم ڕۆڵی ژنان چەندەیە لەو ئیدۆلۆژیە کە تۆ بتەوێت لە نەتەنها ڕۆڵی ژنان مەبەستمەوەیە کە ئێستا بەگشتی دوو بیری بڵێن کلاسیکی دوو ئایدۆلۆژی لایەک چەپ لایەک ڕاست لە دنیادا لە ئاستی جیهاندا لە قەیراندایە و خەتی سێ پێش دەکەوێت خەتی سێ بۆ مانایە کەمانە یا ژینگە پارێزن یا پارتی فێمینیستن یا پارتی چەپی نوێن کە بڵێن تێکەڵاوێکە لە هەردووکیان ئەمە لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستانیشدا لە ئاستی بڵێن ئێرانیژە بە هەمان شێوەیە ئەو پارتە سیاسی کلاسیکان هەمووی لە قەیراندان خەریکی تەسویەبوونن لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستانیشە بە هەمان شێوەیانە بیری ناسیۆنالیستی بەو شێوەیە کە هەبووە لە حزبی کوردیدا و بیری چەپ بە هەمان شێوە لە حزبی کوردیدا لە قەیراندایە
سەردەمی بڵین بیری خەتی سێهەمە ئەو خەتێکی کە بڵین ئێستا لە باکووری کوردستان بۆ نمونەگەر بە نمونە بێنینەوە هەدەپ لەسەر ئەساسی بڵین فەلسفەی ڕێزدار ئۆجلان پێکێشی دەکات ئەمە خەتێکە لە ئاستی تورکیادا پشتگیری لێ دەکرێت پێت وایە ئەمە چه پتانسیێلێکە ئەم خەتە چه پتانسیێلێکە بۆ ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە کاتێکدا قەیرانی دوو بەرەی ناسیۆنالیست و ڕاست هەیە بتوانێت ئەم خەتە پێش بکەوێت. یعنی لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرەتا ئاماژە بە ئەو چەمکانەی ڕەبەرئاپ و بکەم کە باس لە چەمکی هێڵی ئەوە هێڵی وەکو ئێستاکە لە ڕۆژاوای کوردستانە بە گشتیژی وەکو هێڵی سێم ناو لێ دەکرێت ئەو هێڵە سێمە چییە؟ لە دەوڵەت نەتەوەکاندا مەسەڵەن هەمیشە شۆڤینیزم پێشکەوتووە ناسیۆنالیزم پێشکەوتووە بەڵام لە نەتەوەی دموکراتیکدا چی پێش دەکەوێت لەوێدا ئازادی و پێکەوەژیان و هاوڕاتی و هاوبەشی پێش دەکەوێت. ئەگە تۆ چاو لەمە بکەیت لە ئێراندا و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا تۆ بتەوێت چاوی لێ بکەیت ئەو پێکەوەژیانە چەندە ئەتوانێت مەسەڵەن پێش بکەوێت چەندە ئەتوانێت سەرکەوتن بەخۆیەوە لەگەڵ خۆیدا بێنێت. بەڕاستی ئەمە جێگەی یانە تەنها تۆ لە ڕەهەندێک و ناتوانین چاوی لێ بکەیت فرە ڕەهەندیە لەلایەکەوە لە لایەکی تریچەوە ئەوە ڕاستیانە دەردەکەوێت ئەو فکرەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان باسی لێ دەکات فکرێک نییە دژایەتی بکات فکرێکات سیستمی خۆی پێک دێنێت و ئاوا دەکات درۆست دەکات نەکو تێک دەبات بۆ نمونە دژایەتی ڕاستەخۆی دەوڵەت ناکات سیستمی دەسەڵاتداری و پاوانخوازی دەوڵەت دژایەتی ناکات بەڵکو ئەم بخۆی ئالتەرناتیڤ خۆی دەداتە کۆمەلگا ئیتر خۆی پێک دێن کە خۆی هاوەرد ئاراوە سیستم یا بڵێن کۆمەلگا سیاست گەیشت بە ئاستی ڕاستەقینەی سیاست خۆی بەڕێوا ببرد ئەو کاتێک دەوڵەت ئەگەیت ئەوجی لاوازبوونی خۆی بە پێچەوانەکەیەوە کاتێک دەوڵەت ئەگەیتە لانی هەرە ژووری دەسەڵاتداری خۆی کە سیاست لەناو کۆمەلگادا زەوت کراوێت سیاست تێدا نەمابێت لێرەدایە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەگەر کۆمەلگا بتوانێت سیاسەتی خۆی بەڕاستی ببێت بە کۆمەلگایکی سیاسی سیاست واتای ئەوە دەدات کە کۆمەلگا بتوانێت بە ئیرادەی سربەخۆی خۆی باشترین ڕێگە بۆ بەڕێوەبردنی خۆی بدۆزێتەوە. کەواتە لەو قەیرانەی کە لە دوو بەرەی چەپ و ڕاست لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا هەروەکو هەموو دنیا هەیە دەرفەتێکی باشەیە بۆی کە هێڵی سێهەم کە بڵین تێزی فکری ڕێزدار ئۆجلانە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باشتر پێش بکەوێت. بەڵام دەگەینە سەر دوا پرسیار لەبەرەوەی کە مەجای بەرنامەکە تەواو بوو. بەڕێز ئەمیر ئەحمەدی ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون بۆ ڕۆژاوای کوردستان وەکو ڕۆژنامەوانێک لێرە لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا بەشدارن وەکو لایەنێکی بڵێنەتەوەی کوردستانی کە ئەمڕۆ لە ڕاستیدا لایەنێکی گرنگە لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا دوا پرسیارمان بۆ کۆتایی پێبێنین کە ئێوە بۆ لە ڕۆژاوای کوردستانن. خۆشبەختانە کە ئاڵێم خۆشبەختانە بۆ واتایەکە بەڕاستی کورد ئەمڕۆ ئەتوانێت تاکە هیوایەکی هەبێت بە فکر و بیرروڕای بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان کە ڕێبەری گەلی کوردە بەڕاستی و سەلماندوویەتی ئەو شتێجای لە دەستکەوتێکدا ئەمڕۆ هاتووت ئاراوە ئینسان ئەوستانە دەبینرێت خۆشبەختانە منیش بە پشتبەستن بە فکری ڕێبەر ئاپ و توانیم ئەو سنووە دەستکردانەی کە داگیرکەران لە مێشکمانە دروستیان کردبوو کوردیان پارچە کردبوو ئەوە لە مێشکی خۆم دەلابم و بەڕاستی هەبوونیشم لە ڕۆژاوای کوردستانە هیچ هەستم بەوە نەکردووە کە کەسێکی غەریبم یا هەست بە دڵتەنگی بکەم یا بە جێگەیەکی بێگانە ناولێ بکەم هەر هەستم بەو خاکە کرد بە وڵاتی خۆمە و نەتەوەی خۆشم لێرانە یان کاتی نەتەوەکانی دیکەش لە تەنیزم بن هیچ باوەڕیم پێیانەیە ڕێزم پێیانەیە لە خزمەتی ئەوانیش داما هەروەکو باسمان کرد لە نەتەوەی دموکراتیشدایە بەڵام خۆشبەختانە زۆر پێی خۆشحاڵم کە لە ڕۆژاوای کوردستان ئەو شانسەم ئەو دەرفەتم بۆ ڕخسا کە بێمە ڕۆژاوای کوردستان کە بەڕاستی پێشوازی خەڵکیش لێرەدا ئینسان دەبینی هیچ هەست بە غەریببوون و بە تەنیایی ناکرد لێرە. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز ئەمیر ئەحمەدی ڕۆژنامەوان لە ڕۆژاوای کوردستان. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵەبینەرانی هێژە لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی گەلی ئازادی ئەمجارە کە لە ڕۆژاوای کوردستان لە شاری قامیشلۆ بەڕێوە چوو بابەتی بەرنامەکەنەتەوەی دیموکراتیک و سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتی لە ڕۆژاوای کوردستان و گوێستەوەی ئەو ئەزمونە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بوو.
لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.